ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. بنراني كانال آموژگاری، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوشحاڵن کە جارێکی تر لە بەرنامەی ئێوارەی ئامۆژگاریتە بێنەوە خزمەت بەڕێستان بۆ پێشکەشکردنی بابەتێک بە ناونیشانی بەرچاوڕوونیەک بۆ قوتابیانی زانستە شەرعیەکان کە دوو بابەت لەخۆ دەگرێت یان دەبێت بە دوو بەشەوە ئەم ناونیشانە. بەشێکیان سەبارەت بە بەشەکانی حکومە شەرعیەکانە و ئەوی تریشیان پلەبەندی و ڕیزبەندیە لە خوێندنی زانستە شەرعیەکان و کامیان گرنگتر و لە پێشترە. دیارە هەر کەسێک بێوێت زانستە شەرعیەکان بخوێنێت پێویستە بزانێت کە زانستە شەرعیەکان دەبن بە سێ بەشەوە کە زانایان ناوێن لێناوە: الأحكام الشرعية العلمية، والأحكام الشرعية العملية، والأحكام الشرعية السلوكية. واتا حكم شرعي كان دبن با سيبا شوا. الأحكام الشرعية أحكام جمعي حكمش يعني إثبات شيء لشيء أو نفيه عنه، اشتك بوشتك بسلماني بونمنا ضلي استشوا أو سلمان دت كأمكاتي كتوتي عداي كقصيتي عدكي شوا، وأجروت بونمنا أم كغزة زردنية سورنية شينية. واتا حكم الداب السريع كوا فلانا رنگ نییە کە تۆ ڕەدت کردوێتەوە. و کە دەوترێت لە ئەحکام شەرعیەوە تەو حکمانەی کە لە شەرعەوە وەرگیراون، نەکە حکمانەی کە بۆ نمونە لە عەقڵەوەیان لە عادەتەوە وەرگیراون. ئێمە باسی حکمە شەرعیەکان دەکەین، ئەوەی کەوا شەرع دەیسەلمێنێ کە بەدی بهێنرێ ویان ئینسانی موسڵمان خۆی لێ بە دوور بگرێ. ئەو حکمە شەرعیانە دەبن بە سێ بەشەوە. بەشێکیان علم و زانست و زانیاریە کە زانایان پێ دەڵێن الأحكام الشرعية العلمية، کە پێشی دەوترێت أصول الشريعة، بنەماکانی شەریعە. و لێرەش مەبەست پێی بنەماکانی عەقیدە و بیر و باوەڕە، وهروەها پایەکانی ئیمانە، وهروەها پرسەکانی غەیبە، یعنی ئەو زانست و زانیاری ڕاست و دروستانی کە لە ناو دڵ و ناخی ئینساندا جێگیر دەبن لە باوەڕبوون بەخوای پەروەردگار و بە فریشتەکانی و بە کتێبەکانی و بە پێغەمبەرانی و بە ڕۆژی دوایی و بە قەزا و قەدەر خێر و شەڕی، و هەروەها پرس و بابەتەکانی تری عەقیدە و بیر و باوەڕ کە لە کتێبە تایبەتەکانی ئەو بوارەدا باس کراون. و ئەم زانیاریانە، ئەم حکمە شەرعیانەی کە علمین لە ناو دڵ و ناخی ئینساندا جێگیر دەبن، پێیان دەوترێت علم العەقیدە، ومحلها القلب، شوێنی دڵە، وتظهر آثارها على الجوارح، بەڵام شوێنەواری و کاریگەری و ڕنگدانەوەی لەسەر ئەندامەکانی لەشی ئینسان دەبێت. یعنی باوەڕبوون بەخوا، باوەڕبوون بە ڕۆژی دوایی، کاریگەری و ڕنگدانەوەی لەسەر وتەی زمان هەیە، هەروەها بیستن هەیە، و هەروەها دەستبردن هەیە، و هەروەها هەنگاوەکانی پێ هەیە، هەروەها ڕەوشت و ئەخلاق و هەڵسوکەوت و ئاکاری ڕۆژانەی ئینسانی موسڵمان هەیە. و ئەم بوارە لە ئەحکامە شەرعیەکان چەندین کتێبی تایبەتی بۆ دانراوە بە ناوی کتێبەکانی العەقیدە، عەقیدە و بیر و باوەڕ. و بەلای زانیانی ئەهلی سوننەوە هەندێک ناوی تریش بۆ بەشی زانستی عەقیدە دانراوە کە لەوانە پێشینانی ئەو ئومەتە، پێشەوایانی ئیسلام کتێبیان لە بواری عەقیدە و بیر و باوەڕدا نووسیوە، واتە و زانست و زانیاریانەی کە لەناو دڵی ئینساندا جێگیر دەبن و موسڵمان باوەڕی پێیان هەیە بە ناوی ئەسسونە. وهروەها هەندێک لە زانایانی تر کتێبیان لە بواری عەقیدە و بیر و باوەڕدا نووسیوە بە ناوی ئەلئیمان، و هەندێکی تر لە زانایانی ئەهلی سونە کتێبیان لە بواری عەقیدە و بیر و باوەڕدا نووسیوە بە ناوی التەوحید، و هەندێکی تر بە ناوی الشەریعە، و هەندێکی تر بە ناوی ئوصول الدین، و هەندێکی تر بە ناوی ئوصول السنە، و هەندێکی تر بە ناوی ئوصول الاعتقاد. و لە ئەو ناونیشانانەی کە ئەم زانایانە بەکاریان هێناوە بۆ کتێبەکانیان بە چەندین ناوی جۆراوجۆر، هەر هەمووی یەک مەدلولی هەیە و لە یەکەوە زۆر نزیکن،
و پێشەوایانی ئیسلام لە سەردەمە جیاوازەکان لە شوێنە جیاوازەکان ئەم ناوانە یا ئەم نازناوانەیان بەکارهێناوە بۆ ئەم بوارە و لە نەتیجەشدا هەموو یەکشت دەگرێتەوە کە باس و خواسە لەسەر ئەو زانیاریانەی کە لە ناو دڵ و ناخی ئینساندا جێگیر دەبن و ڕنگدانەوە و کاردانەوەیان و کاریگەریان لەسەر هەڵس و کەوتی ڕۆژانەی ئینسان هەیە چی لە بواری عیبادات دابێ معاملات دابیان ئەخلاق و سلوک دابیان ئەندامەکانی لەشی ئینسان وەکو چاو زمان و گوێ و دەست و پێ و هەروەها مەعیدە و کۆی ئەندامەکانی تری لەشی ئینسان کەواتە ئەم بەشە لە ئەحکامە شەریعەکان پێیانەوترێ الأحكام الشرعية العلمية کە لە دڵە جێگیر دەبن و ئەوانەی کە باخێن بم بوارە لە ئەحکامە شەریعەکان داوە و کتێمیان لەبارەوە نووسیوە دەبن بە دوو بەشەوە دوو قوتابخانە قوتابخانەی ئەهلی سونە و ئەثەر کە بریتین لە سەلەفی صالح و شوێنکەوتوانیان ئەمەنە لە داڕشتنەوە و نووسینەوە و دەربڕینی ئەحکامە شەریعە علمیەکان کە لە دڵە جێگیر دەبن و پێیان دەوترێ عەقیدە و بیر و باوەڕ پشت بە دەقەکانی قورئانی پیرۆز و فەرموودە ساحەکانی پێغەمبەری خوا حوسڵن دەبەستن بە تێگەیشتنی سەلەفی صالح واتە سەحابە و تابعین و ئەتباعی تابعین و پێشەوایانی ئیسلام لە بەرقەرارکردنی بنەماکانی عەقیدە و پرسانەی کەوا وابەستن بە ئەم بوارەوە و قوتابخانەی دووەم قوتابخانەی ئەهلی بیدع و ڕەئیە ئەوانەی کە داهێنان لە دین ئەکەن پشت بە ڕاوبۆچوونەکان دەبەستن کە بریتین لە ئەهلی کەلام و ئەهلی ئەهوا و ئەهلی بیدع ئەمانە پشت بە ئەو شتانە دەبەستن کە عەقڵ بەرقەراری دەکات و ڕاوبۆچوونی گەورەکانە و سەرگەورەکانی خۆیانە لە بەرقەرارکردنی بنەماکانی عەقیدە و ئەو پرس و بابەتانەی کە پەیوەندیدارن بە بواری عەقیدە و بیر و باوەڕەوە و ئەمەش بریتین لە تێکڕای ئەو فرەق و تاقمانەی کە لە ڕێگەی ڕاستی ئیسلام لایەنداوە ئەمان خوێندنەوە و داڕشتنی تایبەتیان بۆ پرس و بابەتەکانی عەقیدە هەیە و پشت بە ئاەتەکانی قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نابەستن بەشی دووەم لە ئەحکامە شەریعەکان پێیان دەوترێت الأحكام الشرعية العملية و پێشیان دەوترێت فروع الشريعة واتە ئەم بەشە کردارن هەڵس و کەوتی ئینسانەکانن لە ژیانی ڕۆژانەدا کە بریتین لە العیبادات والمعاملات بەشی پەرستشەکان کە بریتین لە نوێژ و زەکات و ڕۆژ و حەج و ئەو وردەکارانی کە پێیوەستن بە ئەم چوار بوارەوە و هەروەها معاملات کە لە نیکاح و زەواج و کڕین و فرۆشتن و جیهاد و حکم و میرات و بابەتانەی کە لە علمی فقهدا باز دەکرێن بۆیە ئەم بەشە لە ژێر ناونیشانی الفقه زانیان دایان ڕەشتووە و چەندین کتێبی تایبەتی بۆ دانراوە بە ناوی کتێبە فقهیەکان یان فقهی شەریعەت کە جێی ئەم بوارە لە ئەحکامە شەریعەکان بریتیە لە ئەندامەکانی لەشی ئینسان ئەوەی کەوا پەیوەستە بە خوای ڕەب العالەمینەوە ئەوە پێی دەوترێت العیبادات و ئەوەشی کەوا پەیوەستە بە نێوان عەبدەکان خۆیان لەگەڵ خۆیاندا پێی دەوترێت المعاملات واتە ئەو کردارانەی کە ئینسان پێی هەڵدەستێ لە نێوان خۆی و خوادا پێی دەوترێت العیبادات وەکو نوێژکردن و ڕۆژوگرتن و حەجکردن و ئەو کردارانەی کە ئینسان پێی هەڵدەسێ لەگەڵ کەسانی چواردەوری خۆیدا ئەمانە پێیان دەوترێت المعاملات کە ئەوش زیاتر دەبن بە دوو بەشەوە مەسەلەی نیکاح و تەلاق و بابەتانەی کە لەژێر ئەو دوو ناونیشانەدا جێ دەبنەوە و وابەستن بۆ بوارەوە و هەروەها معاملات و کڕین و فرۆشتن و هەڵس و کەوتەکانی نێوان ئینسانەکان لەگەڵ یەکتردا لە ژیانی ڕۆژانەدا کە پێیان دەوترێت المعاملات و ئەم جۆرەش لە فقه لای ئەهلی سونە و ئەو کتێبانەی کە تایبەت کراون بۆ ئەم بوارە دەبێت بە دوو بەشەوە ئەوش فقی ئەصحابی حەدیثە واتەوانەی کە زیاتر گرنگی و بایەخ بە فەرمودەکانی پێغەمبەری خوا دەدەن عەلەیهی السەڵات وەسەلام واتە ئەحادیثی ئەحکام و لەگەڵ ئایاتی ئەحکام و ئەوانەی کە هەڵگر و پیادە و پێڕەوکاری ئەم جۆرەن لە فقه بایەخ بە دیراسەکردن و توێژینەوە لە دەقەکانی قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خوا دەدەن عەلەیهی السەڵات وەسەلام و ئیستنباط و دەرهێنانی حکمە شەریعە عەمەلیەکان لە ئایات و ئەحادیثی ئەحکام و لە نمونەی ئەو کتێبانەی